بۆ چەولاکی هەتانی وە شوێنە لەرگەڵ خواردنی باشە وا لە برسا مردم وەرە نانە نەبێ بیخۆم پاشی و خەریب لە برسا مردم هیچ نەبوو بیخۆم کەمال هاتم مەیکە بە هەرا مردوو نەمرێ وەش چی دەوێ تۆ لە پارشێەوە بە مناڵەی نیوەڕۆیە هەستە ئەروەڵاوە نیوەڕۆی سێ ماڵە هۆگەری کردووە وا لە برسا مرم دەبڕۆ دوونان بێنە هەر لە باوشیش نەکەتای ئەی ئەرێ بۆ دەهێنم مەیکە بە هەرا بۆ دەهێنم گدا ڕزێ بۆچی کوڕێکی هیچ غیرەتی باوکت نییە هیچ حسابێکی بۆ من ناکرد وەی بە قوربانی بم کورە باوکم قوڕ بەسرە بەداخی تۆ سەری نایەوە وازی لێنێ ناتا خستە گۆڕەکەەوە نەبابە وەرە دەبێنە دەی ئەهەمەکە بێنە پارە مەرباسونانەکە بۆ بێنم پارەم لەکوێ بیچم پێریە پارن لەکوێ بێنم پارە تەقاوتی مۆنەکەتەوە دە باشە ئەچمەی هێنم بەس حسابی گەچەنم خەش کردووە شایدا ناموبارەک نیوەڕۆقاو بۆکەی هەستە چەتی و لە مەهڵی باکانەی دیوە چاو لێ بزارە جوان ماتۆ چاو لێ ئەی ماڵی قسمەتی بەرامبەریشمان بووکی هەیە خان و مال خزمەتیم خەسوەیەکە منی دامایش بەکەم کەوتۆ شەو و ڕۆژ هەڵی خزمەتکارم بۆیان چاو لێ مخۆ منەتیش نازانن ئەو لای وێستەت باشە ئەوە چییە تۆ سێم هاوەرهاوەرە ناکەی خۆ نەیاڵی ئیستراحەتکەین قەت تۆ کەمال وەرە بچۆ کارتێکم بۆ بکڕە بۆ کوێ چیت کورەوەی بە چاوان هەر تۆ کارت هەر ئێستا سێرێ بەخت و شانسێ ناتێم چەتیە پیسەیە کەمال ئاوەرە ئەمریکا شەیداجان ئێوارە باوکم کارزانیان دوو دانە مریشکی سوورێن هیچکە باوکم حەزی لە سپینیە کورەوەی بەسەر ئەو چاوانم دوان بەسە ئێواسیان بێ نەدوان بەسە باشە بەسەر چاوم ئەمرین نەمینە چەند وەک کرد بۆ ئەم ژنەی ئەی باوکە سۆکەرە برسیەکەی یەت خوا حافیز دایمە لە ماڵی زاوا کەوتم چەک تەبیعەتیان سووکە ئەمریکان نەمێنی باشە ئەگەر بما ڕەحمەتی ئەوا پێکرا ڕەبی خەجاڵەت بن شتەکەی بوختانم بۆ دای گیان ئەوە ئەگریت قوربانی بێ دەستەکانی مەزگەڵ بۆ ئەگری بە قوربانم باوکم ئەو باوکەم ئەوەنەی خۆشەویستی ئەمەنەی خۆشەویست بەگەر من بزانم چۆن بووە دەگریانی ناوێ ئاخر ئاڵێم کەمال نانەکە گەڕایتەوانێ دووسێلکی کوردیشم بۆ بکرە زۆرم حەز لێتی ئەنجاهین کە هاتی تەوە مۆبایلەکەم بۆ برە بۆم هەبدێتکە چی بکەم؟ هەبدێت هەلو ئەمە دەزانی ئەی چۆن بۆچی بکەم؟ هەبدەیت بەسەر چاو ئەچم هێڵکەشی بۆ هێنم بە زاگا و لە حسابەکە بێ بینوسە باشە بیرێ نەچێ خواافز باوکە جان شلەشە خۆی تۆزەکەم شاو ئەوت دەیت وەی ئاخێ عافێت دێ دەست بخۆی بێ شەیداکان کورە یەخوا عافێتە بێ باوکەی گیان نوری دڵێ بێ من لێم ناوە شەیدا و چیتە ها بە قوزەڵ قورتێ بێ قاپێ برنج و مریشکی خوارد وڵاهی بڵێم چی ناخۆشترین چێژ بوو باشە کەیەوە چێشتە دای بە ناکوم ماڵاوە بێتێرە نە خوارەمە دووەم جارمە بۆ تازاکەمەوە دەبەسەیتە لاخم بۆم ناخۆی لای بە ماڵتە هێشتا بڵێ ئەوە نەمەڵێ با ئێسقانە لە قوڕگ و نەگیرێ ماڵە ئاوا بێ یاڵە باوکە بیگرە دەی ئەڵێم کەمال ژیانی کەمال ئەڵێم ئاستایە بۆ ماوەیەک باوکم کارزان بێن لەگەڵ ئێمەیە بن حەل بەخوا جوانە بەدایمی کورە با بەوان بۆ 2 سەعاتیان شەڕ و فەلاکەتی دنیانێنەوە جاوەرە بەدایمی لێرە بن وەڵا حەڵما زۆر جوانە بێ کورە وەڵڵا کەیفی خۆتە من ئەیانهێنم ئەی تۆ بۆ دایکە داناوە دایمە لای سەرەوە دایمە لەم ماڵەیە فرتەوە بۆڵەوە شەڕ و کێشە و مشکیلە هەر ئەڵەم قەینا وەڵڵا هەناسەی نێشتوم وەڵا بابە جوانە ئوتێلی 5 سێرەم داناوە کورە تۆ باسی چیەکەی ئەوان خۆیان لە خۆیانە خەریکی کێشە و مەشاکلن کاکە ئەزمانی بێن لە کۆڵمان بەرەوە ئێدە باش کەیفی خۆتە من ئێستا ئەڕۆم خۆم کۆکەمەوە ئەو کاتە من نابینی تۆتر لە ماڵەیە کە بێ عەقڵی کورە من سەبەتم لەگەڵا کرد یعنی بێن ئەی چەمن حەزەکەی ماڵی پولیۆشی بێن
ئەوە گەی چێشە ڕامزانی کەمان هەڵەسە پرشەقیەکە و دەمی ئەکوتێتەوە ئەو منێ نیشتۆ کردووە بە دەمیە چاولێک شوەری کردووە لە عاسیە بەیە ئەو نەحەسەیتەوە چەتیۆ پیسەیە. دەرگای کڕە ماڵە ئاوا دێ نەجی بەخانگیان فەرموو گورە فەرموویی ئەمە وەزع ئەمە ژیانە بەدەست ئەم باوکو و کوڕەوە ژیانیان لێ تێگاوین لە نیوەڕۆ تۆپتۆپێنیانە دوو زرتە زەلام لەو گەڕەکەیە خەجاڵەتم ناوجەرگی من ڕەشوەتۆ با کەمال بێتەوە پێڵم چی بکەم پێی بڵێ کاکە گیان دراوسێتی وا نابێت تۆ دراوسێتی بزانن بە ساقەم دڵێ نێچی دەبرە ماڵەوە تخوا دەبەرە نایەن بەس ئاگاداریان کەرەوە پیان بڵێ بێزاریان کردوین شوشە بە جام پەنجەرەکانمانەوە نەماوە خەجاڵەتم چی بکەم بەخوای سە تەریقە مۆها مردنم باشترە لەو حاڵە چی بکەم بەدەست بووکی خراپەوە بەدەست ماڵە باوانیە باوانیان شێوێ ڕەبی نایتە ماڵەوانیە نەوەڵا ماڵتان ناوا بێ بەس ئاگاداریان کەرەوە خێرتەکە باشە خۆ حافیز ئەرێ مامە بۆ خاتی خوا بواکەن هەیەمان چۆن لە کۆڵانەکە خەریکە لە پێستی خۆ مێمە دەرەوە هەیەی باوکی من چی کردووە؟ ئەی بۆ باسی دایکی خۆ ناکەیت ڕۆشتە ئەورە لە ماڵەیە فرتۆ بۆڵەیەت ئەی من بەبە ها ئەو نەی من دەبینە قاقاوگیریە ڕاز دەکات بۆ بە دایکی خۆ ناڕی بۆ ڕژگارە قسە بەخێ ڕێی چیکەنێ ڕاستەکە ئەمە چیمان کردو دوو گۆڵیمان کردووە ئاسی ژۆڕی نوانێ خۆ دوو گۆڵی مەمنوع تۆ دەمووی داخە تۆ دوێنێ شەقێکە لە تۆپەکە هەڵاوە یاوتە لە پەنجەری ماڵی مامۆستا مەحموود تێگەشتی باوکیشی چووە لە بەردەی ماڵی کا عوسمانە دارزجونێکی لێە هەرچی زەیتونە بە کاڵی خواردوێتی کامێرەی چاودێرەکە تەسجیلی کردووە ئەم کردوێتی بەڵێ باوکە خۆش بوو زۆر ئەی چۆن تووشی بە لە فیرە نەبووی ڕاز دەکات تۆ بۆچی پەنجەری ماڵان ئەشکێنی لەوە زلترەبی عیب ناکەی ئەی تۆ بە زەیتونە خۆی بە کاڵی من حەزی لێکەم ئێڵە عافەتی تۆ سێری چۆن تووشی ئەم شێت و شبرانە بووین کچەکەش لە خۆیانە چیە کەمەلگیان بڕۆ بۆ مەخفەرە بڵێ با دوو پۆلیسمان بۆ تەعین کا بۆ حرەسەت یەمانە باشە مامە جام من عەلی بابای کاڵم هێناوە بۆ تووتێکە تۆ چووی هەمووی خواردو یەک دەنگە نێشتۆتەوە ئەوە بەڵێ باشەوە چند نەپرسیز بێ پێی وتووی تووتێکە پێی وتم وتی واحید دانەکە خوارد من سێ چوار دانم خواردەوە شەیدا بۆ بووە بێتاقەتی وەڵڵا بێتاقەتی چیم بێتاقەتی باوکمم هەرچی بۆ دروستەکەم نایخوا ئەو نەیماوەتەوە ئەو نازانم چی بکەم ئەوە چی ماوەتەوە کورە مردونە لە ئەو دانی تووتێکەی خوارد جا توێ ساڵی ئەوە نەیماوەتەوە جا ئەگەرەمە شت خوا چییە وەڵای بەرانە بووین بۆ خۆمان کچێ بنە بەخوا هیچ باش نیم باشی چی بم کچی خەنە وسمم بۆ خۆم کڕی بوو هەتا من لە مشکان چوومە و جرانم لە سەربان هەڵخست باوکی شەیدا ئۆی ڕێدانی مارە چوو بوو یا بوو لەسەر و سمێڵی هەموو ماڵی تێوە نابوو چۆن گیرۆ بووم بە دەزم سەر سوالکەرانە و کولی ڕۆژە لێرە کەوتون چاوچنەک برسی ئەمریان نەمێنێت تووشم بوو بە تووشی چێوانەیە ئەیسبەرگیان ئاڵێم ئاە بۆ شخصەکە عەبابەی لێ دە باشە باش نا باشە دی خوا حافیز خوا لەگەڵ خوا حافیزی بێ کورە عیب عیب کەمە لەو قسانە بە باوکم مەڵێ ئۆی چۆن گیرەوە بووم بە دەزم باوکە شێتەیەم چەتیوانە وەشی سەلازم بۆ بە دۆڵاب بێزگەلەوە سێ کەفتەم دانابوو بۆ پارشیە و بچم بگەرمی کەمەوە سەرکەم پیانەمەوە حەپەلوشی کردو بە شۆربا کێشتەوە هەتی وەڵا یەکشتی بێ بڵم ئەو بردێتی بۆ تەڵتە پێ بەجا بەزین شۆرباکەشی بۆ شتێتەوە خاتری گرتووی مردوو نەبرێت شەیدا بامی کاڵم کڕیوە لە شوێنێکا بیشارەرەوە باوکو پێ بزانێ بە یەک دەقە دەنجی لێ بڕێ ئەڵێ قەلە یەک قوتیات کەناری بە خێوەکەین خوار بە ئاشکرا ئێوە زەمی باوکمەکەن بە پەرچەو خۆمەوە شەیدا تا لە کۆڵانەکان مەزبەتێکیان لێ نەکردوونێت و ئیشێکی باشم بۆ باوکو دۆزیوەتەوە ڕۆژان لەگەڵ خۆمای بم بۆ دووکان تێگەشتی ئەڵێکی دایکەتەوە لە کۆڵ میکەرەوە باشە بەسەر چاو ئەنجا بۆ پاڵەوانی برێشی بڵێ ئیشە بۆ خۆب دەزێتەوە عیبەتە لەم کۆڵانە خەریکی تۆپێن وە تۆپێنە لەوە دلترە بێت تۆ بە من بەرێ دایجا بڕۆین
مار هات وي لما السلام عليكم. عليكم السلام. ها خواردن چی لێناوە؟ قصة قبل أي دمي تو الله قزلقل خۆشترین خواردن ئەوەیە خواردن باوکە گیان گیان ئەوگەلوعی تۆ باش لێزانی بۆمان چاکە بەسەر چاوەوە تۆزێکی کە کارزانیت پێی چاکەم بەسەر چاوخە من دەبێ باوکم باشە باوکەی ئەوەیە خواردن قزلقل خۆشترین خواردن چاو لێ بەر سامردون هاي کەماری قوربە سەر تۆ پارە پێیاکە و ماڵی خەزورانێ بیخوا ئای ژنەکەی ماڵ بەتڵێنە دەردێبی ڕابی چاو خۆی کردو بە سینەمای گەڕک پیری ئاخر شەڕ کەوڵە کۆنتۆمرە لە چیا ماوی ها هەی بشوورەی هەیە ڕۆبوو بە سینەما سەیدراوچە چۆ سێری مەکە ئۆی دەخێنەکە درەنگە بابە درەنگە باوکی جان پەلم لێ مەکە وەڵڵا ئەوە تا خەریکی چای کێکۆ خەریکی لە خێراکە درەنگە هەر دەبەست و ڕەبە ماڵاوی وەڵا چۆن توش بووین ئەوە تا خەریکم عین نابینی دەبات تەواوی کە درەنگە ئەسە بزانم چۆن هەدی بۆچی واکەن ها ئەو تەنە تەنکیانە هێش مەخۆلانانە هەمان لە ماڵەوە نیە چی بکەم بەدەستیەوەوانە ئەرێ ئێمە خەریکی چین؟ دایکەژە ئەوە تا چای شەکەم عین نابینی ئەوە هەی ئەوە چێ هاتووە هاوارە؟ ئەوە خەریکی بەلوعەکەن؟ چای شەکەم هەر ئەوە مابوو وێرانیکەن؟ داهاتە پاچە بێنە وێرانیکە تۆ بە وێرانیکە کامەتانێ ئاتا دێ زۆرە ماڵەکە چ کێکەکاتەوە؟ ئەی کاکە شکر وڵای باشن خۆ تۆ باشی بە قوربان سپاس دەکەم مامەجان خوا بە گوناهی بۆ قسەکەم لەشی چاک سەرۆکی دنیای ئەرەوەڵا بەخێر بێ بۆ گەڕەکەم خۆشحاڵم و زۆر ئەڵێم چاک ساردیشی کردو ئاگاڵێ خۆیەتی کاکە تەوزستانە ئەرەوەڵا ئەو هەمووی مۆزی ئەو تورکیا و قبڕوس و شتەیە بەرەو ئێرەوە ئەمە دوسێ هەفتەیە خوانەی بڕێخوا لە بەڵام مصیبەت لامان باوە سەربەتی هەموو دنیای ئینشاڵڵا ئەمریکا نییە وەڵاهی بۆ لاسایەکی جووتکەم بۆ ناکەیتەوە ئەوشتانە ئەوە ناسان ئەی غەندورێ کۆکتێلێت ئەوانە هیچی ناسان ئەیکەو ئێکەوەکە بڵێ باش ئێدا زۆر چاک باشە ئەوە کەوەکە بۆ بکەم بەڵێ باشە ئەی ماشەڵڵا ئای دەستی خۆش بێت چاو چۆن حیان بردوین لە گەڕەکە ئۆی چۆن لە ڕوون بێسەری دراوسیەکان بکەم ئەوە بۆ کەوەکانێکە هەموو ئاوا سەیری مەکەن ئەڵێ ئەمە چییە بە کوێمە خوێنێ ئەوە پێ خۆشە دەوەرە باەک ڕاستمیش لە قسمەتامەوە گەوری خۆتە بە قوربان دەستخۆش حەزێتە مای مامەجان یاخوا بەخێر بێ بۆ گەڕەکەمە شتێکی جوانن دەستێ ماچەکەم بەڕێزن باوکم دەیخوا حافی جارێ ڕێسڵامی بۆ هەمووتان بە قوربان زانی ماڵەوە کاتێکی خۆش باکم خوا گاری بێت باشی دادا باشی بە قوربانە بم تۆ باشی بە قوربانتم ماندوو نەبی یاخوا قوربانی تۆ من بە قوربانێ بمخوا چاکە ئەڵێم دادا ئەم ئێوارەیە لە ماڵەوەن ئەڕۆ هەر لە ماڵی بەساقم بۆ وەڵاوت بینە خزمەتتان بە خێراتنتان بکەین بەوەی تازە هاتوونەتە ئەم گەڕەکەەوە ئۆی بەخوا خەزوری کوڕەکەم شێتۆکەیە هەر ڕۆژەی لە کۆڵانێک و هەر ڕۆژەی لە گەڕێکێکین حای بردین ئەڵم نەوکو باریشکەن لێرە حیامان بەرێ بەساقم عەزێت مەکێشن نانا بە قوربانتم ئازێتی نییە دە باشە دادەگە ئەوە ماڵی منە هەرچیەکە تویست من لە خزمەتە باشە خزمەت لە منەوە لە حافیز بەساق قوربانێ بم خوافیز کرد حیامان چۆ لە گەڕەکە خوایە وەش کاکە گیرمان خواردۆ بێتە زەوکیاوە هیچ تێ نافکرێ بڵێ کاکەمە عیبەیە کاکە دیارە خەڵەفاوە و شتی بیرەچێتەوە بۆیە وای بەسەر هاتووە دەسەورەکەی وام لێ هاتۆ ماڵەکەی بۆ چۆڵکەم و سەری خۆمەڵگرم بڕۆم مەعقولە ئەوە سەعاتەنە من تا ئەسە نەچوومەتەوە ماڵەوە ناپەلە مەکە من چارەسەرێتم لایە وەرە بۆلام بۆ باشەکە ئەگەر بۆت کرا جێبەجێیکە بۆ شت نەکرا کەیفی خۆتە
با بزانین چۆنە بێ زۆر باش گیان چۆن خەوی لێکەوتە ئوتێل بەلاش تۆ تەماشایکە ئەڵی سەلاحەدین و بە هۆرازە سەرەکەوێ بە قوربان تەبم ئێستا چۆن خۆمولێکم بەخێو ئەبێ هەر ڕاو نێم ڕاو هەستا لە خەو هەستە دەی هەستە بێنە چۆن ڕای ناکێشم من خێوم خێوی ئەم ماڵەم خێوی تۆ کەمالی زەوامی خێوی چی ئەبێ تۆ چیت باڵا ها کۆرە تۆ زۆر زیرەکی زیرەک کاکە بۆ خاتری خوا بۆ خاتری بێغم ئێدە کاکە دەبڕۆ لە کۆڵم بەرەوە ئەی هاوا دەوازمان لێ بێنە تۆ چیست چی؟ تۆ چیست من کەمالم کەمال کەمالی زەوامی باشە زەبوو چۆڵی کەم دەبڕۆ کاکە لە کۆڵمان بەرەوە بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر دەنەجاتما بە کاکە ناتوانم بە چۆ بڕۆ ئەی بۆ ناتوانم بۆ چۆڵکەم باشە چۆڵی کە ماڵ ئاوا بێ من چۆڵیکەم دە باشە بە قوربانم ئەوە من چۆڵ یەکەم خواحافیز خواحافیز دەبخەوە بخۆ بخۆ